دەواری لە 2026 پێی بگەیت. ئیشەڵڵا خوای گەورە حەسکا و ئاڵتون تۆزێ دابەزێ ئەبوونە ئارە وەڵا وەڵی ساڵێکی زۆر خۆش و پێرفێکت نەبوو بۆ من ئەتر حەسە ژیانیشە جاری وای ساڵی وایە بەدەستەوە ساڵی وایە نایە بەدەستەوە وەڵی لەبەر زڕوفی بازاڕی ئاڵتون ئارە وەڵا وەڵی ئەتر لە چاوەڕوانیان و ئەمانە تێم گەێنە بۆچی بازاری ئاڵتون چاوەڕێی من ئەگامی چاوەڕێی ئاڵتونەکەم دابەزێ هەیبەتمای ژن بێنی الحەمدولیلا ئارە وەڵی ئاوا ئیشەڵڵا ئارە وەڵا ئەترەکە خوای گەورە حەسکاوە لێرەوە ڕێز و سڵامێ و ساڵی نوێیان پیرۆز بێ ماڵە خەزوران و ئیشەڵڵا ساڵێکی پڕ خێر و بەرەکەتە بێ بۆ هەموو لایەک و بە تایبەت فەلاحە بە ڕێزەکان ینی دیاری و کردۆکە کێیە ئارە وەڵا ڕاستی بە خۆیڵیت وەڵا لێرەوە پێڵێم سەری ساڵێ لێ پیرۆز بێت و ئیشەڵڵا ئەم ساڵە خۆشترین ساڵە بێ کۆرە 4 ساڵە چاوەڕێ گرا بێ بە 5 مۆندیال ئەگەر بچمە پێشەوە بەلای ئارە وەڵا بچینە داوای ئەمانە 4 ساڵێگەنا ئارە وەڵاتە داوام لە خاڵ و مام و بوروانەیە ترکاکە وەرنە سەر خەت و وا بڕۆین نەجاتی بین لێرە پێڵم دەستێ ماچەکەم خوای گەورە عەمر درێژێکە ئیشەڵڵا ئاگادارە وەچی ئاگادار بەسی تر ئەوای تر دوای ئیشەڵڵا زەواجکردنەوەوانە ئەڵێمەوە مەقسەدم تۆ بۆ خۆی بەسکە خزم کەسەکەینەوەڵا 4 ساڵی ناسی تقریبان گۆرە 4-5 ساڵ دەواری لە 2026 پێی بگەیت. ئیشەڵڵا خوای گەورە حەسکا و ئاڵتون تۆزێ دابەزێ ئەبوونە ئارە وەڵا